بینرین بارس افدم هوا باش بیتن اس نزیر کادانی مجارک دن هاتی نف خدمت وین بارس اف جارد بحثا بابته که هری گرنگ کین او جی بابته هل بجارتنو پاراستنا اکریزیه لپینا و پاراستنا کوملگها کردی لهر هرشه کو ململانه کا نافخوی زور گرنگ ببر دوامی لسر تاکو کوی کوملگها کردی کار به تکرن بوه ای که داکو هزرا فردنگیو هزرا فرارنگی اتناف مدا بچسبیتن و اف ایکجی دبیت اگرکو هنر و کلتور قبول کرنا جیاوازیان ام لی تیب گهینو لی شارزا ببینو لی فیر ببین ادبیاوین سیاسی و ادبیاوین کمالایتی جیدات همان دبدا ام تشتکی واسا پیتویا بکین کو پرکی درست بکین بگین هفدو نک ام دیارکی درست بکین دابرانت ناف براخو ناف برا کسین جیاواز دا درست بکین اف بابتا بچندین پرسیار و سرنج و دهینا آراسته کرن و هینا گنگ شکرن ادگل زور بارس ما مستع عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرات نگا گرم جنابی ما مستعید که زور بخیر ما مستعید جا بس ما مستعید بارس پاراستنا ایک ریزیت ناف ملت مدا رنگ گلک چم که دیتر جی هبن کو تیکلیه کندک جار درست بیتن ناف برا مفاهیم و چم کن جدا دا چند یا گرنگ کو ما تیگشتنکا جوان و ورد و جه خدا هبیتن بو چم کو مفاهیم روزانه سر زمانی ما تنب کار اینا. بله بنای خوای بخشنده مهربان. دیاره اما همیشه دعوایک لخومان یکینو گلی امل من دعواکا اویکا. بله. دعوی گلانی مسلمانی دورو برمان بتایبتی سودیان لعینی پیروزی اسلام ورگرتوا لپنایی پاراستنی ناسنامی نتوی خوان. اما کاریکا لرابردودا بتارادی کی باش کراوا لم سردمشا گرینگا اما ببردوامی لسر ام چمکا ایش بکی. یعنی چون یعنی است اما بارودۆخێکمان هەیە بە شێوازێکی گشتی و بارودۆخێکی تایبەتیشمان هەیە با بڵین ئێستا کاتی هەڵبژاردنە لە کاتی هەڵبژاردنە تۆ دەیان و سەدان بربژێری جیاوازت هەیە ئەم بربژێرانە زۆر گرنگە ئەخلاقی بانگەشەش ڕەچاو بکەن ئەخلاقی بانگەشە چۆن ئەبێ ڕەچاو بکرێت بەوەی کەوا بەشی زۆرینەی خۆ ئەم بربژێرانە کوردن مسلمانن ئێکە کورد بیت و مسلمان بی ئەبێ ئاکاری نەتەوەی ئاگا لێبێ و ئەبێ ئاکاری ئاینەکەی خۆشت ئاگا لێبێ بابین مەسەلەن چەمکەکان لە قورئانە تەماشا بکەین سوودی لێ وەربگرین بۆ بواری نەتەوەی و نیشتیمانیمان خدا لە قورئاندا چەمکێک باسی اختلافەکە فەرمێ وەلەهو اختلاف الليل والنهار کەواتە ئەڵێ خدا خاوەنی چییە؟ خدا خاوەنی جیاوازی نێوان شەو و ڕۆژە تەمام بەر و بۆژی یەکتر خاڵێکی تر خدا دفرمي ما ترى في خلق الرحمن من تفاوت يعني لو دا خدا فرموي له اختلاف الليل والنهار يعني خدا خاوني أو جوازية كلانيوان شو الرجا بلام الله خدا ما ترى في خلق الرحمن من تفاوت هيج دروست كراويك خدا كيش هر دروست كراويك خدا دروستي كردوا تفاوتي يعني نالي اختلاف يعني شي جوازيك لجوازية كان نيوان تفاوت واختلاف أو اختلاف أو هيك رأيك مان لێرە هەیە ڕایەکی ترمان هەیە ئەم ڕایە جێ ئەو ڕایە دەگرێتەوە ئەو ڕایەش بۆ ڕۆژی خۆی هەردەمێنێ یان کەسێک ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتەکە ئەمە چێتە جێی ئەو بەس ئەم ئەوی نەکوشتووە ئەو هەردەمێنێ کەواتە شەو ڕۆژ ئەمە 24 ساعت جارێک چی دەبینین ڕۆژ دەڕوا شەو دێ شەو نەمرد شەو نەکوژراوە جارێکی دیکە دێتەوە لە کات و ساتی خۆی بەڵێ هەر چوار وەرزەکە چوار وەرزەکە یەک لە نێو نابن اختلافی فصولە جیاوازی نێوان وەرزەکانە و نەبی یەکتر لە ناوبن تەفاوت یانی چی تفاوت خوا فەرمێ ما ترى في خلق الرحمن من تفاوت بەڵێ تفاوت و لە زمانی قورئانی تفاوت فوت مەسەڵەن زۆر جار ئەبینی عالم و زانایانی پێش و گوتویانە عجلوا بالصلاة قبل الفوت يعني یەکێ لە ماناکانی تەفاوت فەوتە یعنی بە کوردیش ئەڵێن فەوتە فەوتاندن نوێژت ئەفەوتێنی ئەیفەوتێنی کەواتە ئەڵێ لە دروستکراوەکانی خوددادا فەوتاندن نییە شتێک نییە شتێکی دیکە لە ناوبەرێ کەواتێمە لێرەوە ئەبێ فێربین ئێمە کە پێشبڕچێ دەکەن لە نێوان خۆمانە خۆ بۆ ئەومانی یەکدی لە ناوبین بۆ ئەوەمانە هەر کەسە بەرنامەی خۆی بڵێ شما مستەفە دەرئەنجامی چییە وەختێ گەلک جار تاکێک کورد یان هەندێک جارە کۆمەلگا کوردی بگشتی وەسەد جیاوازیە دگەهن کە جیاوازی جوورێکی دوژمنکاریە یان کو نەڤیانەیە چ مەسەلەیە مەسەلە ئەوەیە وەکو ئەڵێن هەمیشە چۆن خدای گەورە کە هەموو قسە و باسەکان دەکرێت ئەفەرمێ وەجعلوا لله شركاء قل ئەی محەممەد درودی خوای لەسەر چی بێژە قل سموهم پێناسی بکە کەواتە لە قورئانیشدا باسی ئەومان بۆکە ئەڵێ بەرامبەرەکەت هەر چەمکێکی بەکارهێنا
چاوەڕێ ئەوە بکە بڵێ بێ زەحمەت بۆم پیاناسە بکەمە بەستت لەو چەمکە چییە کەواتە مشکلەکە گرفتەکە و ئاریشەکە لەوێ دەبێت ئەو ڕستەیە لە هزری ئێمەی کووردا هەبێ هەموو جیاوازیەک دژایەتی نییە هەر چەندە لەوانەیە هەموو دژایەتیەک جیاوازی تابێ بەڵام مەرج نییە هەموو جیاوازیەک دژایەتی بێ لەبەرەوە مەسەلەن بەدەر لەو دوو بابەتە ئێمە وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه خلاف ناکۆچیە ئێمە ئێستا دوو بەربژێر خلافیان نییە اختلافیان هەیە جیاوازی لە بیر و بۆچوون و بەرنامەکانیان هەیە خۆیان ئەنوێنن ئەو کاتە خەڵک دەنگ بە کامیانەدەیان یاخوا فەرمێ سبحانه وتعالى واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەو کاتە تەفریقەش شتێکی تر ئەبین بە فرقە ئەو نەتەوەیە گوناها حیفە ببین بە فرقە ببین بە گروپ و دژایەتی یەکتری بکەین و ناکۆچی یەکتر بکەین ئەمە چەندێ ڕەهەندێن مێژووی هەنەک و ملەتی کورد یعنی وەکو بژنێ ڤاڤارتنی نەکەت ناوبەرە چەمکین جیاوازدا بەڵێ لە هۆکارێکی کەلتوری ڕەنگە داهاتوودا باسی بکەین بە دوور و درێژتر ئەوش ئەوەیە کە ینی بە هۆکارێک لە هۆکارەکان بیرکردنەوە و هزری کوردی جۆرێکە لە دوانەیی ینی دوانەی ینی ناوەندی تێدا نییە ینی چۆن یەکسەر لێ بەرز ئەڵێ نزم وانە دەڵێ سارد دەڵێ گەرم دەڵێت مسلمان بەڵێ دەڵێ باوەڕدار بێ باوەڕ دەڵێ نیشتیمان پەروەر خائین لە نێو هەمیشە لە نێوان 0 و 1دا هەزاران ژماری تر هەیە کە نایەتە بینین کەواتە ئەو هزرەی ئێمە هزری دوانەیە یەکسەر دوو شت بەکاردێنین یا ئەولا و یا ئەولا ئەو هەڵەیەکی زۆر گەورەیە چونکە دنیا و چەمکەکان فێری ڕێژەبوونمانەکەن جابێ و سەرباسی هەڵبژاردن ئەوەیە کە بە ئێمە بەڕاستی لە قورئانە دوو چەمکی ترمان فێرەکە چەمکی سێراع يعني ململانية چەمکی پێشبڕچێ يعني تدافع مسابقة وتأخذ القرآن فرميه ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض يعني بو أوي أرز توشي فساد نبيو أرز بجواني وجيان بردوان بي بجواني تدافع هيا تدافع بكردي قبل شانشانية يعني منو تو برو بيش دروين بزانين بيش برچێ دەکەین یەک نادەین بە زەویدا بەتەنیشت یەکەوە دەڕۆین بە خێرایی شانمان لە شانی یەکترە بە شێوازێک لە شێوازەکان بەس سێراع ئەوەیە کە ململانێ بکەین و مسارعە بکەین و یەکێک با بە ئەرزە ئەمە کەرامەتی یەکتری ناهێڵین لەو حاڵەتەدا خوددا دەفەرمێ دەربارەی سێراع فترى القوم فيها صرعى أو تاقلي عاد دبيني جيبونا صرعى كأنهم أعجاز نخل خاوية علي قدي دار كانوا براونته جافر فهل ترى لهم من باقية كسيان نماون كواتل السراعة لا يقلن يودبا إما بيويستا بقشتي لجياني الرجانمان لها البجاردني شابة هايبتي آمانجمان لناوبردني يكتر نية بالكو بيش برشي واتا بيش بركي دبيت أقروي چندي گش سندن دروز ببيتن بلام ململاني دبيت أقروي چندي مروف بكفنو نشين برف بيش بچن راست وامصي برس أم بحثا وي چندي بكين كا أم تشوا بتوانين سردريكا درست و تندرست بكين حالتي جياوازبوني دا دما از بينم كسكش من جياوازش روي هزريش روي سياسيش روی کلتوریان هر بابەتێکی دیتر بیتن از شەوا دێ جوان سەردەریەکە ئانکو ڕەفتارێکە دروست ئەتگەل وێ چەندی کەم بەڵێ بەگشتی و سوود وەرگرتنیش بۆ ئەم بارودۆخەی کە هەڵبژاردنێکی ئەگرین یعنی ئێمە کە جیاوازە بین یەکسەر لە جیاوازەکەمانە دێین وەکو بڵێ جۆرێک لە ڕەخنەی ناپەسەند ڕوخێنەر لە بەرامبەرەکەمان دەگرین هەر لەبەرەوەی جیاوازین یا دەڵێت تۆ بۆ ئەو ڕەنگە لەبەرە تۆ بۆ ئەو ڕەنگە لەبەر تۆ بۆ پشگیری ئەو ڕەنگاکەی تۆ بۆ پشگیری ئەو ڕەنگاکەی ئیدی هەر ئەوەندە نا بەڵکو دەست دەکا بە جۆرێک لە بێڕێزیکردن بەوەی کە ڕایەکەی تۆ جیاوازە لە ڕای ئەو ڕاکەمان جیاوازە نابێ بێڕێزی بکەین خوددا دەفەرمێ یا أيها الذين آمنوا أي کۆمەڵی بڕواداران لا يسخر قوم من قوم يعني بێڕێزی قوم هەر بە معنای قوم نییە تاکێک لەگەڵ تاکێک قومێک لەگەڵ قومێک گروپێک لەگەڵ گروپێک حزبێک لەگەڵ حزبێک چیەکەن لا يسخر بێڕێزی مەکەن بەرامبەر بە یەکتر کاتێک کە جیاوازن عسى أن يكونوا خيرا منهم يعني چی يعني ئەشێ خوددا دەفەرمێ دەڵێ ئەشێ ئەوەی کە تۆ گاڵتەی پێ دەکەی ئەو لە تۆ باشتر بێ خەیرە منهم ئەو ئەشێ باشتر بێ کەواتەمە بەڵگەیە لەسەر ئەوەی چەند جار یەکێک گاڵتە بەلایەنێکی دیکە دەکا بێڕێزی بەلایەنێکی دیر دەکا و لایەنەکەی تر لەو باشترە بەڵێ مامۆستا ئەوە هەفتەژیەکێ دروست ناکات ئەنکو پارک دووسیەکێ دروست ناکات دەمان بێژین ڕەخنەگرتن تشتێک پێتڤە و هەمان دەمدا بێژین دەبیت ڕەخنەکە ئاواکەر بیت باشە ما ڕەخنە هەر ڕەخنە نینە نەخێر
چونکە شێوازی وتنەکەی شێوازی دەربڕین باڵێ دەربڕین حتا جاری وایە شوێنی دەربڕینەکە ئێمە مەسەلەن لە ئەحیای علومی دینە ئیمامی غەزالیمان هەیە بە ڕەحمەت بێ ئەفەرمێ فرق ما بين النصيحة والتوبيخ الإعلان والإصرار يعني من چوزان خەڵک چوزانێ من کە ڕەخنە لە تۆ دەگرم نەسیحەت دەکەم چوزانە من بێڕێزیت پێ دەکەم و سەر پیڤەر چییە تەوبیخ و سەرزانشتت دەکەم ئەڵێ ئیعلان و ئیسرارە وەختێ بە تەنیا من و تۆ دادەنیشین و دەڵێم ئەوە ئەو من مەبەستم نەسیحەتە بەس لەنێو ئەو هەموو خەڵکەیان من بەو شێوازە قسە بکەم ئەو مانەوە هەوڵی شکانەوە ئەدەی ئەوە هەڵەیەکی گەورەی کەواتە لێرە باسەکە زۆر گرنگە ئەگەمان لێبێ کە خدای گەورە ئەمەمان پێ دەڵێ ئەمە زۆر پێویستیمان پێەتی ئەمڕۆ وەکو کوردێک و وەکو مسلمانێک کاتێک کە پێشبڕشیە لەگەڵ یەکا ئەەکەین بێڕێزی بەرامبەر بە یەک نەکەین بێڕێزی بەرامبەر یەکتر نابێ بکەین یا خدای گەورە جارێکی تر لە قورئان دەفەرمێ ئینە بعض الظن ئیثم ئێستا پێشبڕچێیە بەس نابێ گومان بۆ یەکتر دروستکەین گومان لەسەر یەکتر دروستکردن ئەوە کارێکی زۆر خراپە نەکەین کە بانگەشەکردن vêgavkê نەریتێکێ ڕۆژئاوایە زیاتر مانە ئەم vêgavkê çavwan dikەین یعنی وەختێ ئەو چ دکەن شێوازی بانگەشێ ڕەنگە ئەمیش جوورێکی جوورە لاسایکردنەوەن بکەین پرسیارێکی جوانە یعنی ئەشێ ئێمەشتمان لە دەرێ وەرگرتی بێ دیموکراسی و بانگەشە و هەڵبژاردن و هەموو ئەمە بەس وەختێ لە ڕووی شەرعەوە تەماشایەکەی ئێمە ناکرێ وەک ئەوان بکەین یەکێک لە کارە خراپەکان کە لە ڕۆژئاوا ئەکرێ ئەچنە ژیانی کۆمەڵایەتی و تایبەتی خێزانی یەکترەوە پێی ئەڵێن هەڵواستینی پەڕۆپیسەکان لەسەر تەناف یعنی چی یاچین ئەچنێ زۆر زۆر بوار کە ناکرێت لێرەدا هیچ باسی بکەم ئەوە ناکرێت ئێمە کوردین ئێمە مسلمانین لەبەرەوە ئێمە بێ بە ئەدەب و ئەخلاق جیاوازیەکانی لەمانجا بەڕنەوەی بە کوردیشەوە کە تشتێ بیانی فلتەری کوردی دام بەڕاستی ئەوڕۆکو باسمان کرد لە بیر تا شتێکی زۆر جوانە ڕاستە کەواتە لێرەوە زۆر گرنگە بۆ ئێمە ینی وەکو چۆن هەر لەم بوارە خدای گەورە دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى يعني أما أمر زور رودا لا ينك بربجيرك بەڕاستی باشە بەڕاستی باشە و کاری باشی کەساتی وەکو ئینسانێک بەڵێ کردوێتی وەکو کوردێتی خوددا دەفەرمێ بەڵام تۆ ڕق لێتی ئەشە ڕق لێ بە حەزل لێ نەبێ خوددا دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم شنآن يعني بغض و عداوت بەڵێ تۆ لەگەڵ فلان لایەن و بەڵێ تۆ لەگەڵ فلان بربژێرە عداوتت هەیە ناخۆشیت هەیە بغزت هەیە ڕق لێتی ئەم شەنەئانە ئەم بغزە ئەم ڕقوقینەی تۆ کە هەدبووە کە نابێ هەدبێ مهم هەیە ئێستا لەو لایەنە یا لەو کەسە ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا ئەوە واد لێ نەکە عادل نەبی واد لێ نەکە بڵێ وەڵا هیچی نەکردووە واد لێ نەکا بڵێ بەڕاستی هیچ کارێک نەکراوە واد لێ نەکا بڵێ ئەم بربژێرە وانە ئەم بربژێرە ڕاست ناکە لە کاتێکە ئەجزانەیە ئەو بربژێرە کاری کردووە بەڵام لەبەرەوەی ڕقی لێتی نیکە من وەکو کوردێکی مسلمان پێویستە بە دوای وتەکانی خدای گەورەوە بڕۆم ئەوە یاسایەت قورئانینە پێ باوەڕدار ژیانە خوددا جێبەجێ زۆر ڕاستە مامسای بەرز حتمما ناوە ژیانێدا gelek tişta mirov dê ciyawaz bît û gelek tişta jî mirov dê wek hev bîtin digel kesekê dîter erê pêtiviya mirov çi tiştekê da wek hev bît û çi tiştekê da ciyawaziya xwe biparêzît û şanaziyê wê ciyawaziyê ئەمە زۆر پێویستمان پێ لە ژیانی ڕۆژانەی نێتەوەیی و نیشتیمانیمانە قورئان ئەمەشی وەکو بڵێ پۆڵێن کردووە پۆڵێنی کردووە یعنی زانایان هاتوون لە ڕوانگەی قورئانەوە جۆرێک جیاوازیان دۆزیوەتەوە لەگەڵ جیاوازیەکی دیکەدا جیاوازیان هەیە ینی چۆن دەڵێن ئێمە جیاوازیەکمانەیە پێ دەڵێن جیاوازی فرەیی جیاوازی فرەیی ینی بەمانە یەک کارە ئەو کارە ئەشێ بە دە جۆر جێبەجێ بکەین بە هەر جۆرێک لە جۆرەکان گەیشتینە ئەو ئامانجە و جوان جێبەجێمان کرد گرفتێکمان بۆ نییە هەروەکو تۆ مامۆستای لە بواری تاقیکردنەوەی ڕۆژانە یا مانگانە یا ساڵانە چ دەڵێ ینی مامۆستای بیرکاری دەڵێ ئەم ئەنجامی ئەم هاوکێشەیە چییە تۆ بە ڕێگەیەک ئەیدۆزیتەوە ئەو بە ڕێگەیەک ئەو بە ڕێگەیەک هەمان ئامانجەکە و هەمان ئەنجام دەرەچێت کەواتە ئاساییە کەواتە ئەمان لەکوێ هێناوە توانە خوا سوبحانەهو وتعالە لە قورئانە فەرموویەتی وسليمان وداود وسليمان وداود وسليمان إذ يحكمان في الحرث إذ نفشت فيه غنم القوم وكنا لحكمهم شاهدين ففهمناها سليمان وكلا آتينا حكما وعلما أو داود پیغمبر أو سليمان پیغمبر أما باوكو كرن يعني بلين أجلي پیاوێک چۆتە نێو چێڵگەی پیاوێکی ترەوە هەمووی ئیتلاف کردووە و هەمووی خواردووە
ئەچن بۆ لای داود ئەڵێ ئەبێ ئەو مەڕانە گشتی بدەی بە کابرێ لای سولێمانە لە خێر نابێ وابێ دەبێ ئەو چێڵگەیە چاک کاتەوە وەکو خۆی لێ بکاتەوە تا ئەو کاتە ئەو مەڕانە لای ئەو بێکەی وەکو خۆی لێ کردەوە بیداتەوە پێی خوددا دەفەرمێ ئەمیان ڕاسترە بەڵام وەکولەن ئاتەینا حکمەن وعیلما ینی مەتحی هەردووکیشان دەکا بە لە ڕووی جیاوازی و ڕاستەقینە لای ئەوێ هەروەکەوەی کە ئێستاکە ئێمە خوا فەرمێ و ئەقیم الصەلاتە ئەمرە فرمانە نوێش بکەن بەڵام هەر لە ناو سونیەکە یا تۆ چەندین مەزەبت هەیە چۆن دەست بگری و چی بکەیت و چی نەکەیت و لە لای شیعە و لە لای ئیباضی و لە لای چێوچێ ئەمانە هەمووی جیاوازیەکانە کەواتە ئەم جۆرە جیاوازیە سوودی لێوەربگرین لە ئاستی نەتەوەی ئێمە کوردین ئێمە ناسنامەی نەتەوەی و نیشتمان لە چۆ دەژین لە خاچێکا پێی دەوترێ کوردستان کەواتە لە نێو ئەم حاڵەتەدا ئەم هەموو بربژێرە چ دەڵێن ئەم هەموو حیزبانە چ دەڵێن هەموو یەک ئامانج دەڵێ خزمەتتان دەکەم ئەمە باشە بەڵام بە چ ڕێگەی خزمەتمان دەکەی ئێمە سێرەکەین ڕێگەی لایەنەکان ڕێگەی لایەنەکان لە خزمەتکردنی ئێمەدا جیاوازە اینجا کام لەو لایەنانە تو هەڵدەبژێری ئەوە ئارەزوومەندی بەڵێ قسەڵان کوردی هەیە مامۆستا سەر ئەفتنا جەنابێتت بێژن هەندێک جار زوری و بوری ئەنکو جیاوازیەن زور ئەدبیتە زوری بوری يعني مجرد وەکو بژنێ بار قورسیا کۆمەڵگەیە ئەگەر نەت واقعیدا هیچ گرنگێکە خونینە زۆربەی وڵاتان کە بەرەو دیموکراسیە چن و بەرەو حاڵەتێکی لەو جۆرە ئێستا عێراقش ینی وەکوڵێ زیاتر لە 350 بەرەو 400 حیزب تۆمار کراوە بەڵام هەر پنجایان ئێستاکە بخۆی هەڵبژاردو بۆ هەڵبژاردن مەرجەکانی تێدای کۆمەڵگە لەگەڵ تێپەڕبوونی کاتە ژماری حیزبەکان کەمەکاتەوە تۆر تەماشا بکە ساڵێک دوان سیان چوار بۆ شۆزە جا اختلافێکی تر لە قورئانە هەیە بۆمان باسەکە خوددا لە ئاەتەکاندا باسی دەکە زانایان گوتویانە ئەوە جیاوازیەکە ئەو جیاوازیەکی وەکو چۆن دەڵێ دژایەتیە ئەفەرمێ ولكن اختلفوا دوو کەس جیاوازن فمنهم من آمن ومنهم من كفر ئەو ئیمانی هێناوە بە خوددا ئەو دەڵێ خوددا نییە ئەو پەڕی جیاوازیە کەواتە ئێمە ئەم دوو جیاوازیە بێنین بۆ ئاستی نەتەوەی و نیشتیمانی ئێمە لە خاک پاراستن و پاراستنی خاکی ئەم کوردستانە دەبێ یەک بین لە پاراستنی وەرکەکانی نەتەوەیی و نیشتیمانی و زمانمانە ئەبێ یەک بین لە پاراستنی یاد و بۆ نەتەوەیەکانمانە ئەبێ ئەمە نەگۆڕە ئەبێ یەک بین لە پاراستنی سرود و چۆن دەڵێ ئاسەوار و شوێنەوارەکانمان کە شایەدی هەزاران ساڵ لەمەوە پێشمان بۆ دەدەن دەبێت لەم بابەتانەیە هەمومان مەشی هەتا ڕۆدێکی چەندی بکەین مامۆستا ئەتوانین و زۆریش کارێکە و گەل داوای ئەمەمان لێکە گەل داوای ئەوەمان لێکا لە ژینگەمان ئەرێ دوای کە ژینگە پیس بوو خەڵک لە چۆ دەژێ ینی ژینگە جیاوازی ناکات لە نێوان ئەو حیزبە و ئەو حیزبە هەوایەک هەوایە ئەومان یەک ئاوە خاکمان یەک خاکە کەواتە ئەمش گرنگە لێرە لەو ئاڵامان ئێمە هەر ئەو ئاڵایەمان هەیە لە نێو گەلاندا پێ ناسرین و دەبێ ئاڵای حیزبەکان هەر کەسە ئاڵای خۆی با هەبێ بەڵام ئاڵای کوردستان ناسنامەی گەلێکە و پاراستنی پێویستە چونکە کۆکەرەوەی هەموو ئەوانی دیکە اینجا دوای ئەوە چۆن خزمەت دەکەی چۆن هەوڵە دەی بۆ نیشتیمان بە چ ڕێگەیەک تۆ ئەندامەکانت بێژ نەوانە وردەکاری بەڵام ئەسۆسیاتەوە پێتویم ئیک ڕیز بین کات ئەمەمان لە چۆ سوود لێوەرگت لە ئاەتەکانی قورئانە کە جیاوازیەکەی جیاوازی دژایەتیە ئێمە نابێت لە نەگۆڕەکان بیکەین جیاوازیەکی تر هەیە جیاوازی فرەیە ئەشی ئێمە جیاواز بین لە هۆکارەکاندا بەڵام لە ئامانجا ئەبێ گەلێک تەمامە مامۆستای بەڕێز وەکو جانابێتەژی ئاماژە پێدا کە گەلێک نۆرمالە هەندێک جار ژیانە خوددا ئینسانی ناکۆکیەکە بێت یان اختلافك بين دو كسایان دوولایانە دا دروست ببیتن بەڵێ چەند یا گرنگە مرۆڤ پەڕێکی نی هەڵدەتەوە و لەسەر چ بنەما ژیانەکە دیتر دەست پێ بکەن باشە ئەمەش قورئان فێرمانەکە قورئان فێرمانەکە کە لە ژیانی نەتەوەی و نیشتیمانیمانە سوود لە دوو چەمکی سەرەکی وەربگرین لە قورئان بەلای کەمەوە یەک خوددا دەفەرمێ خودی العفو عفو بە کوردی ینی لێبوردن باشە خوددا دەفەرمێ لە مەدحی باوەڕدارانی ڕاستەقینەدا چێن ئەوانە والعافين عن الناس أنت زور جرينجا والعافين عن الناس يعني لشي أبورين لحمو خلق بمعنى خلق يعني مشتك ما نامن لو حالة بلي من بس لو أبورم لحزبكي خوما بس لو بالرزاء أبورم شو كلنا توكي خوما نعم والعافين عن الناس يعني كاتك داوي اللي بردم ليك أو كسل لخوم بي ولا نتوم بي ونبي أو وكو يقواي أي أقال لي القرآن خداي يقول أفرمي فاعفوا واصفحوا دبي ما دام واوي كرد بينيانوا دبي عفو صفح جواز به زانایان وەکو ڕاغبی ئەوە تۆ لە زمانی عەرەبی مامۆستای ئەزانی کەواتە لێرەدا کە خوا دەفەرمێ و فەعفو وەصفەحو معنەی وایە وەکو چۆن لە مفرداتی ئەلفاظی قورئانە هاتووە عەفو ڕاغبی ئەسفاهانی دەڵێ عەفو چییە
ئەوەیە کە من لە تۆ دەبورم بەڵێ لێ دەبورم بەڵام بەڕاستی لە دڵیشمە هەندێک شت ماوە تۆش ناتوانانی لە دڵی من دەریکەی یعنی مافی ئەوەم هەیە چونکە عەزێتەکە زۆر بووە الصفح فاصفحوا واصفحوا صفحەیەکی تازە هەڵدەدەیتەوە صفحة بۆی حتا لە تەوقەکردنە ئەڵێ مسافحە لە زمانی عەربی مسافح معنای چییە یعنی من ئەزیەتی تۆ نادەم نیەتم نییە کە دەست دێنم بۆ تەوقەکردن لەگەڵ تۆدا سەفحەی دەستی خۆم ڕووی دەستی خۆم پیشانی تۆ دەدەم کە هیچی تێدا نیە مەترسە تۆش دەستی خۆت ڕووی دەستی خۆت دەهێنی کەواتە سەفح هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ چی هانمان دەدا ئێمە لاپەڕی نوێ لەگەڵ یەکی هەڵدەینەوە خدا دەفەرمێ ئین الساعة لآتیة فاصفح الصفح الجميل قیامەت نزیکە یعنی چی مردن نزیکە مردنی هەر یەکەمان نزیکە مادام مردن نزیکە با زوو صفح لاپەڕەیەکی تازە هەڵدەینەوە صفحەکە چۆن بێ خوددا دەفەرمێت جەمیل ینی هەڵدانەوە بنەتی تێدا نەبێ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ ئێمە لە کوردەواریە حیزبەکان لایەنەکان کەسەکان چەند پێویستیمان بە لێبوردن هەیە چەند پێویستیمان بە هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ هەیە هەموو ڕۆژێک بەڵێ هەندێک جۆرما مستا چەند کێ لێبوردنێ یان کو لێبوردەیی بۆ کەسێک دێتە بکارینان ئەگەر کەسێکی تاوانێک بەرامبەرتە ئەنجام دابیتن بەڵێ بۆچی ئەس لێبوردنێ بەرامبەر کەسێکی بکار بینم کوچت تاوان بەرامبەر من نەکردنە تنێل من جیاوازە ڕاستە ئێمە باسمان لە جیاوازەکە نییە باسمان لەوەیە ئەگەر بەرامبەر بە یەکیش هەر کارێکمان کردبێ ڕەنگە کرابێ تۆ ئێستاکە بینی لە کۆتایی یاریە وەرزشەکاندا ینی لایەنەکە هەردوو تیپی بەرامبەر ئەوانەی ئەوروپا کە فێری ئەو یەکتر قبولکردنە بوونە هەموو تەوقە لەگەڵ یەکەکەن و دەسەخەنە ملی یەکتۆ قسە ئەکەنوانە لا ئێمە بێ بەشەڕ کەواتە ئێمە سوودمان لە قورئان وەرنەگرتووە سوود وەرگرتنەکە بەوە دەبێت کە ئێمە دومایی ئاختنا جنابێتە مامۆستای بەڕێز چونکە دەمی بەرف دوماهیکێکی تقریبان خۆلەکێک یان چەند چرکەیەک ماینە مدوێتن جنابێتە دەربارەی هەلبژارتن و پاراستنا ئێکڕێزیە شێوازێکی گشتی دەدوێتن vê بانگەشێداد وان ئاونوساتانەدا چ ببێشی ئەمەوێ بڵێم ئێمە لە ڕوانگەی قورئانەوە با فێر بین ئەم هەڵبژاردنە پێش بڕ چێیە ململانێ نییە هەوڵێکە بۆ دەنگ هەوڵێک نییە بۆ جەنگ بەێ هەوڵێکە بوو دەنگ هەوڵێک نییە بوو جەنگ هیچ ئەگەرێک هەیە مامۆستا کوڤێگۆفکی جنابێتە پێشبینی بگەتن بێژیتن ئێکل مەترسیên van جیاوازیا کە هەیەت ناف ملەتی مەدا ئەگەری مەترسیە لێت کەویتن لەبەر ئەوەی دەوروبەرەکەمان ئێمە هەر چۆن دەڵێ هەر هۆکارێک لە نێوخۆی خۆماندا گەیشتە ئاستێکی ناپەسەند دەوروبەرەکەمان زوو هەوڵەدەستی تێ بکەن و ئاگری تێبەردن لەبەر ئەوەی کە دوژمنمان زۆرە لە دەوروبەر لەبەر ئەوەی کە خەڵکانێکی زۆر تەماشای ئێمە دەکەن لەبەر ئەوەی خەڵکانێکی زۆری چاویان هەڵنایە بەو بانگەشە جوانە هەیە منە نەربوونیانەی لێرە دەکرێت لەگەڵ ئەوەی لە ناوەڕاست و باشووری جەرەبێتە گەلک جوانی سەروێ چەندێ باخیت مامۆستاگەر زۆر کورد جیبیتن کە جیاوازیت ناوبەرە بانگەشا کوردی ئەم بەحسەوان و بانگەشا کوردستانی لانێن کوردستانی ودگەل خەڵکی دیتر چونکە بێت ناوە عێراقی داڤێگۆفکی وانجی وەکومە بانگەشە هەیە تو بینی جیاوازیەکە گەلەکە جوان هەیە ئەوە جیاوازیەکە لە جیاوازی جوانەکان کە ئێمە تا ئەم ساتە وەختە چونکە وەکو بڵێ دۆزێکمان هەیە دۆزێکی ڕەوامان هەیە ئەو دۆزەمان پیرۆزەکە دۆزی نەتەوایەتیمانە دەبینی لێرە کارت فرۆشتن نییە لە ناوەڕاست و باشووری عێراق هەیە دەبینی لێرە بە نان خواردنێک و بە دەعوەت و بەسمەر سەربڕین و ئەو بابەتە خەڵک دەنگی خۆی ناگۆڕێ لە باشوور و ناوەڕاستی عێراق دەیگۆڕێ کەواتە ئەمە خاڵێکە لە خاڵە گەشەکانی ئێمە کە بەڕاستی پێویستە کاری لەسەر بکەین ئێمە دۆزێکمان هەیە ئەم پێشبڕچەیە کە ئەیکەین ئەبێ هۆکار بێ لە پێناوی ئەو دۆزە نەتەوەیەمە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ پێشکەشکردنا هەمیوان پەیوێن جوان و جهێ خودا سەبارەت هەوا هەڵبژارتنە و پاراستنا ئێکڕێزیا ملەتی کورد بەڵێ بینەرین هێژا ئەم ڤی ئاوایی دەینە دومایا ڤێ حەڵەقێ و زۆر سپاس بۆ بینەریە هەواکە دگەلمە بەشدار بوون بینەریەدا و هێڤیەماوە مەشیاویتن خزمەتێکا دیتر پێشکەشی هەوێن بەڕێز کردیتن ببینم خێر و شاد کوردستانەکە ئاوەدان و پاڕاستی ئینشاءالله